کاگوەرزێر سەرەتا زۆر سپاس دەکەم بۆ ئامادەبوون لە ستۆدیۆی بەشی کوردی دەنگی ئەمریکا. زۆر سپاس کاکە بڵێن. لەم ماوەی ڕابردوودا کاگوەرزێر سەردانی شنگالت کرد، ئەلبەتە لە دەمی هێرشەکانی کە کران بۆ ئازادکردنی شنگال. ئەگە بە کورتی پێمان بڵێ چیت بینی؟ کاک بڵێن ئەو هێرشی شنگال تەبعاان بەپێی ئەو چاودێرە بیانیانەش کە لەوێ بوون و بەپێی ئەو ڕۆژنامە نووسە بیانیانە گەورەترین ئۆپەراسیۆنی پێشمەرگە بووە کە کراوە بە شێوەیەکی ڕسمی 1500 پێشمەرگە بەشداری تیا کردووە. ئێمە لەو قۆڵە بووین کە خەتی 47یان بڕی هایوەی 47 ئەوەی ڕەبتی بینی با بڵین بە شێوەیەکی ئام مووسڵ و ڕقەکە هێزی پێشمەرگە نزیکەی 500 متری مابوو بۆ تەلعفەر نزیکی تەلعفەر بوونەوە لەواوەستان. داعش کۆمەڵێ سیارەی بۆم کراویان نارد تەقێنرانەوە لەو سنووری کەمنی لێبووم نزیکی 3 سیاریان نارد تەقێنرانەوە. هێزی پێشمەرگە بەسەراحەت بە جادەی قیرا نەئەڕۆشتن زیاتر با بڵین شۆڤڵ و حەفار و ئالیاتیان لەگەڵا بوو لە دەشتەوە جادەیان لێ ئەیا و هێزەکە بەدوایە ئەڕۆشتن لە چەند قۆڵێکەوە چواردەوری شنگالیرا هەتاوەکو گەیشتە ئەوەی داخڵی شنگال بوون چوونە ناو شنگالەوە. هەر لە دەمی ئازادکردنی شنگالدا کۆمەڵێ هەواڵی جۆرا و جۆر دەبیستران لایەنەکان پێدەچوو ناکۆچیی زۆر هەبێ لە نێوانیاندا. سەرکردەکان لە هەرێمی کوردستانی عراق سەرکردە لەشکریەکان ئاماژەیان بۆ دەکرد کە هەر تەنها ئۆپەراسیۆنێکی هێزی پێشمەرگە بووە. لایەنی تر وەکو یەپەگە یاخو لایەنەکانی تری کە سەر بە ڕۆژاوا بوون باسییان لە بەشداریەکی گرنگی خۆیان دەکرد. لەوێدا چیت بینی؟ کاکە بەڵێن ئەو قۆڵی کە ئێمەی لێوە بووین تەنها هێزی پێشمەرگە بوو، تەنها هێزی پێشمەرگەم بینی من لەو قۆڵەوە کە لەگەڵ هێزەکان نابووین. بێژگە لە هێزی پێشمەرگە من خۆم هیچ هێزێکی ترم نەبینی لەو قۆڵی ئێمەوە، بەڵام کە داخلی شنگال بووین یەپەگەمان بینی بوونیان هەبوو لەوێ، بەڵام ئەو قۆڵی کە ئێمەی لێبووین با بڵێن من لەگەڵ مەکلاچیا بووم، نیویۆرک تایمزمان لەگەڵا بوو، ڤایسمان لەگەڵا بوو، ڤایس نیوز لەگەڵ چەند دەستگایەکی ڕۆژنامەوانی تر. ئەو قۆڵی ئێمە یەپەگەی لێ نەبوو بەڕاستی بەس هێزی پێشمەرگی لێبوو. ئەکرێوان لێ تێبگەم کە پێم بڵێ ئۆپەراسیۆنە لەشکریەکە تەنها لەو ناوچانەوە بۆ کە ئێوەی لێبوون لە ناوچەی ترەوە نەبووە؟ نەخێر لە شوێنی تریشەوە هجووم هەبووە، لە شوێنی تریشەوە هجووم هەبوو لە چەند قۆڵێکەوە هێرشەکان کرا و چواردەوری شنگال درا. تەسەور ئەەکەم بەپێی ئەو راپۆرتانشی کە دەرچوە هێزەکانی تریشی لێبووە، بەڵام هێزی سەرەکی لە ئۆپەراسیۆنەکە کە بەڕسمی 1500 پێشمەرگە بووە هێزی پێشمەرگەی کوردستان بووە کە سەر بە وەزارەتی پێشمەرگە بوو. ناو شاری شنگال چۆن بوو؟ وەڵا ناو شاری شنگال بەڕاستی وێرانەیە ینی ئەو خانوانەش و ئەو باڵەخانانش کە ئەگەر بە پێوە مابێ کەڵکی ئەوەی پێوە نیەتایە بژیت. زۆربەی ئیتر بە بۆنەی هێزی ئاسمانی هاوپەیمانانەوە بێ کە لێ دراوە بە بۆنەی تەقینەوە بێ بە بۆنەی بۆمب ڕێژکردنەوە بێ زۆربەی بە پێوە نەماوە، یعنی شارێکی وێرانەیە ئیتر شوێن نییە قاچدانی کە ئێمەش چوینە ناوە بەڕاستی هەندەسەی عسکەری لە پێشەوە شوێنەکانیان پاکردبووە، بەڵام دەترسناکە ینی نازانی لەکوێ ئەتەقێتەوە نازانی لەکوێ بۆمب چێنراوە. قۆناغی پاش ئازادکردنی شاری شنگال هەڵبەتە قۆناغی ئاوادانکردنەوەیە، ئەمە ئەوەندەی کە تۆ بینیوتە وێرانکردنی شارەکە و بینیوە چەندی دەوێت وە چیشی پێویستە؟ وڵای بە تەسەوری من ئەوە باوەڕ ناکەم بە هیچ شێوەیەک بە هەرێمی کوردستان بکرێت ئەو شارە ئاوادان بکرێتەوە بەبێ یارمەتی نێودەوڵەتی و بەبێ یارمەتی وڵاتانی دنیا. زۆر زەحمەتە بەڕاستی ئەو خەڵکەی کە لەوێ بووە یارمەتی مادی پێویستە، یارمەتی معنەوی پێویستە لە ڕۆی سایکۆلۆجیەوە کۆمەڵێ نەهامەتی ئێجگار زۆر بەسەر ئەو خەڵکە هاتووە لە هەموو ڕوویەکەوە، ینی تەسەورەکەم زۆری بوێت باوەڕ ناکەم لە 5 ساڵ و ئەوانەشە وەکو ئەو سای لێبێتەوە یا بەڵام زۆریە کاری زۆرە کاک بڵێ.
پێ وایە ڕێکخراوە نێونەتەوەیەکان ینی مەبەستم لە ڕێکخراوێکی وەکو نەتەوە یەکگرتوەکانە یان ڕێکخراوەکانی تری کە ناحکومین و لەسەر ئاستی نێونەتەوەی کار دەکەن ئەو متمانەیە و ئەو دڵنیاییان لەلا دروست بێ بچنە ناوچەیەکی وەکو شنگال کە جێی شەڕێکی ئێجگار قورس بووە لەگەڵ تونڕەوانی دەوڵەتی ئیسلامی. تەسەورەکەم لەو باوەڕام هەندێک لەو ڕێکخراوە ناحکومیانی کە سەر بە نەتەوە یەکگرتوەکانن ئامادەیان تیاابێ بچنە ناو شنگال و کار لەسەر ئاوادانکردنەوەی شنگال بکەن. بەمانایش کە پێم دەڵێ مەترسی لەسەر شنگال و دەڤەری شنگال نەما. وەڵاهی کاکە بڵێن ئەوەی کە دیارە ئێستا لەوە ئەچێت پێداگیریێکی ئێجگار زۆر هەبێت کە ئیتر ناوچەی شنگال ناوچەیەکی ئارام بێت لە ناوچەکە چوەکو هێزی پێشمەرگە چوەکو هێزی هاوپەیمانان حتاوکو حکوومەتی عێراقیش چونکە بەڕاستی ئەوە ڕێگای بینی ڕقە و مووسڵی دابڕان و دوای ئەوەی بەسەر ئێزیدیان هات 2014 باوەڕ ناکەم ڕێگە بدرێ ئەوە جارێکی تر ڕووباتەوە زۆر زەحمەتە بێت. پێ وایە ئازادکردنی شنگال وەکو دەستپێکێک وەکو قۆناغی یەکەمی لە ناوبردن یاخو هەر هیچ نەبێکەمکردنەوەی جموجۆڵەکانی تێرۆریستانی دەوڵەتی ئیسلامی دابنرێ. بە تاکید کاکە بڵێن پێشتر دڵنیانیم ئەگەر 4 ساعت 5 ساعت بێ بەس پێشتر لە ڕقەوە تا ناومووسڵەوە ناوەستان ینی خەتێکی کراوە هەبوو کە ئەو هایوەیە بوو ڕقە و مووسڵی بێکەوە ئەبەستەوە دوای ئازادکردنی شنگال و دوای دانانی هێز لەسەر ئەو خەتی 47 دابڕا سووریا و عێراق دابڕا ئەو ڕێگا سەرەکیەی کە داعش چەک و تەقەمەنی و هێزی پیادە و ئەمانی هەمووی ئەنارد بۆ مووسڵ و بۆ ئەو ناوچانە نەما ئەویان نەما ئێستا ئەتوانرێت مامەڵەکردن لەگەڵ سووریا بەجیا بکرێت لەگەڵ عێراق و ئەو ناوچانی لەژێر دەسەڵاتی داعشای بەجیا بکرێت ئێستا ئاسانترە وەک لە پێشتر. بەڵێ متمانەی خەڵک بۆ گەڕانەوە بۆ شنگال و گوندەکانی دەوروبەری شنگال کە ئازاد کراون ئەو متمانەیان هەیە و دڵنیایان هەیە کە بگەڕێنەوە و لە ژیانی ئاوارەی دەرباز بن. زۆر بە ڕاشکاوی کاکە بڵێن ئەو من لە پارەوە زۆر لە نزیکەوە کارم لەسەر شنگال و لەسەر ئێزیدیان کردووە بەشێکی زۆریان کێشەکەیان ئەوەیە ئەڵێ ئەو گوندنشینە عەرەبانەی ئەو ناوچەی شنگال ئەوان ماڵ و حاڵی ئێمەیان تاڵان کردووە ئەم قسەی من لە CNN ڕیپۆرت کراوە بە ڕیپۆرتی نووسراو هەیە کە خۆم کارم لەسەر کردووە بەشێکیان نایانەوە بگەڕێنەوە بەڕاستی ئەیانەوێ بڕۆن بەشێکی زۆریان ئەیانەوێ بگەڕێنەوە ینی ئێستا لەم ئۆپەراسیۆنە لە ناوچەی دوای سحێلە کە بەرەو شنگال دەڕوا ینی ئەگەر بڵێم هەزار خانەوادە بە ئۆتۆمبیلەوە چاوەڕێیان ئەکرد کە ئەو ناوچەیە ئیتر ببێتەوە بە ناوچەیەکی مەدەنی لە ناوچێکی ئەسکەری نەجاتی بێ بۆی بگەڕێنەوە بۆ شنگال ینی هەزار خانەوادە لەوانەیە کەمەوت بێت هەمووی لەوێ بوون چاوەڕێیان نەکرد بەس ئەوەنە ئەو بازگانە بکرێنەوە بۆی بڕۆنەوە بزانن هیچ نەبێ بزانن ماڵ و حاڵیان ماوە یان نەماوە یا چی بەسەر هاتووە بگەڕێنەوە لە دەمێکدا کە هیچ پێداویستێکی ژیان و گوزەران لە ناو شار و لە ناو گوندەکانیشدا نەماوە حکوومەتی هەرێم یا حکوومەتی عراقی لەلایەکی ترەوە دەتوانێت چیان بۆ دابین بکە. وڵی هیچی تیان نەماوە کاکە بڵێن ینی نە ئاویتیان نە کارەبایتیان نە خواردنی تیانە هیچی تیانە ینی هەموو شتێکیان پێویستە بەڕاستی جارێ پێش هەموو شتێکە بێ پاک بکرێتەوە ئەبێت پاک بکرێتەوە ینی کۆمەڵە وێنە هەیە دوای حەزەکەم جەنابەت بیبینیت ینی شوێن نییە پێدانیت لەسەر جادەکانی شنگال ئەنی بێ پاک بکرێتەوە ئەو شارە بێ پاک بکرێتەوە ئەبێ سەر لە نوێ بنیاد سەر لە نوێ بنیاد بنرێتەوە بڵێ لە ڕووی سیاسیەوە پێ وایە سەقامگیریەکی سیاسی دروست بێ لە شنگالدا بە تایبەتیش مەبەستی پرسیارەکەم ئەو ناکۆچیانەیە لە نێوان هێزەکانی یەپەگە و هێزەکانی پارتی دیموکراتی کوردستانە بە پێی وابزانم ڕێکەوتنێک بوو پێش هێرشەکە
ڕێکەوتنێک بوو لە دوای ئەو ڕێکەوتنەوە هێرشەکە دەست پێکرا بە پێی لێدوانەکانی بەرپرسانی حکوومەتی هەرێم بێت ئەیانێ شنگال بکەن بە پارێزگایەکی سربەخۆ پارێزگایەکی با بڵێن سەر بە هەرێمی کوردستان تەسەوەر ناکەم کێشەکان بگاتە ڕادەی تەقینەوە طبعاً جیاوازی هەیە لە بیر و ڕا یەپەگەش و ئەو هێزانەی ڕۆژاوا 2014 ئەوانیش لە دیوی سووریاوە ئەو ڕێگەیان کردەوە لە شاخی شنگال بەڕاستی بۆ ئاوارانە کە بە شاخی شنگالە پەڕینەوە سووریا و بەپێ هەتاوەکو فیشخاپور و لێوێ جارێکی تر هاتنەوە ناو هەرێمی کوردستان ئەوانیش بەڕاستی یارمەتیان ناوە لەو ئیشا بەس باوەڕ ناکەم بگاتە ڕادەی تەقینەوە کاگۆرزێر دوا پرسیارم ئەگەر بێت و گەورە کار بەدەستێک لە حکوومەتی هەرێمی کوردستانی عێراق بپرسێ بڵێ وەرزێر جاف جەنابەت وەکو ڕۆژنامەوانێک و وەکو چاودێرێک لەو ناوچەیە بووی هێندەی منی ژاگادار بم ینی لە 2014ەوە تۆ بەردەوام سەردانی ئەو ناوچانە دەکەی کە شەڕی لێن وەکو ڕۆژنامەوانێکی ئازاد ئەگەر بێت و لێت پرسێ یەکەم هەنگاو کە بکرێ بۆ ئەو ناوچە ڕزگارکراوانە چییە؟ چیان پێ دەڵێ؟ یەکەم هەنگاو بۆ ئەو ناوچە ڕزگارکراوانە ئەبێ هێزدابین بکرێ کە دڵنیایی بیت بۆ خەڵکە جارێکی تر ئەمانە نابنەوە بە ناکەونەوە ژێردەسی داعش ئەبێ ئەو دڵنیایان بیتێ بەڕێی من ینی ئەوە یەکەم هەنگاوە ئەبێ دڵنیابن کە بە ئارامی لەوێ دائەنیشن بەبێەوەی ژیانیان خۆیان و ماڵ و مناڵ و ژن و کچیان لە ژێر مەترسیابێ ئەوە یەکەم هەنگاو لە هەمووی زەڕورترە دوای ئەوە ئیتر پێداویستەکانی ژیان ئاو بێ کارەبا بێ داو دەرمان بێ ئەوە بێ بەڕێی من ئەوەیە وەرزێر جاف ڕۆژنامەوانی ئازاد سوپاست دەکەم بۆم دیدارە زۆر سوپاس کاکە بڵێ مەمنون